دوو ساڵ و نیوە شاری فەلوجە یەکێک لە دیارترین شارەکانی ئەنبار ڕوبەڕووی پرۆسەیەکی سەربازی بۆتەوە و بەردەوام بارەگا و گردبوونەوەکانی داعش تێیدا کرانە ئامانج کە لە کۆتایی ساڵی 2013ەوە لەو شارە باڵادەستا. هەموو ئەم پرۆسانە لە چوارچێوەی هەڵمەتێکدا بوون بە ناوی شکاندنی تیرۆر کە زیاتر لە 30,000 شەڕکەر تێیدا بەشدار بوون. هەموو ئەو شەڕانە لە فەلوجە و دەوروبەریدا بەڕێوە چوون، کاریگەریان لەسەر شارەکە دروست کردووە، بەڵام بەهێزترین گورزیان لە پرۆسەی ئازادکردنی شارەکە کەوتەوە کە بە قسەی بەرپرسانی شارەکە لە 120 فەلوجە بە تەواوی وێران بووە. بەپێی زانیاریەکانی سایتی نیقاش ئەنجومەنی پارێزگای ئەنبار خەتای وێرانبوونی شارەکە دەخاتە ئەستۆی هەموو لایەنەکان و پێی وایە ناکرێت تەنها لایەنێکی تێدا تۆمەتبار بکرێت، بەتایبەتی کە بەشێک لەو کاولکاریە بەهۆی تۆڵەسەندنەوە بووە. ئەو کاولکاری بەر فەلوجە کەوتووە لە دوای پرۆسەی ئازادکردنی شارەکە و هاتنە ناوەی هێزە ئەمنیەکان دوو هێندە بووە. بۆ ماوەی زیاتر لە 2 ساڵ هێزە ئەمنیەکان فەلوجەیان گەمارۆدا بوو کە ڕوبەرەکەی 16 کیلۆمەتر دووجا تێپەڕ ناکات. لەو ماوەیەشدا چەکدارەکانی داعش بەهۆی موشەکەوە بردومان دەکران. زۆربەی ئەو بردومانانەش ئامانجی خۆیان نەدەپێکەوە، بەهۆیەوە بەدەیان ماڵ و خوێندنگا و زیاتر لە 30 مزگەوت و وێران بوون. داعش لەگەڵ چوونە ناوەی بۆ شارەکە دەستی کرد بە وێرانکردنی چەندین شوێن، هەروەها چەندین کەلوپەلی گرنگ و بە بەهای تاڵان کرد، لەوانە کەلوپەلەکانی پرۆژێ ئاوی فەلوجە. هەندێک لایەن پەنجەی تۆمەت بۆ گروپەکانی حەشدی شەعبی درێژ دەکەن بەوەی لە چوارچێوەی پرۆسەی تۆڵەسەندنەوە وەک ئەوەی لە سەلاحەدین و دیالە کردیان. لە فەلوجەش چەندین ناوچەیان وێران کردووە، بەتایبەتی پاش ئەوەی چەند ڤیدۆ وێنەیەک بڵاو بوویەوە کە دەری دەخات چەند ماڵ و جێگەیەکی گشتی پاش تەواوبوونی پرۆسەکە ئازادکردنی شارەکە تەخێنراونەتەوە و سووتێنراون. یەکەم جار نییە فەلوجە ڕوبەڕووی کاولکاری ببێتەوە، چونکە ساڵی 2004 و 2005ش لە شەڕی سوپای ئەمریکا زیانی گەورەی بەرکەوت. لەو شەڕانەدا زۆربەی شارەکە وێران بوون تا ئەو کاتەی سوپای ئەمریکا بە تەواوی شارەکەی کۆنتڕۆڵ کردن، هەرچەندە دواتریش ڕۆژانە ڕوبەڕووبوونەوەی ڕوویدەدا و زیانی گەورەی مرۆیی دارایان لێکەوتەوە. لە هەموو ئەو ساڵانەدا شەڕ و پێکدا هەڵپژان کۆتایی پێنەهات، بەڵکو بۆ ماوەیەک خامۆش بوون، دواتر سەریان هەڵدایەوە تا ئەو کاتەی داعش بە ئاشکرا لە مانگی کانونی یەکەمی 2013 تەواوی شارەکەی گرتە دەست.